بێگومان هەڵبژاردننی ئەمریکا گۆڕینی ئیدارە یا هەرمانەوەی ئیدارە ئەمریکا بەم شێوازە کاریگەری لەسەر کۆی پرسە سیاسیەکان و هاوکێشەکان لە ناوچەکەدا دەبێت عراق، سووریا، تورکیا و هاوکات ئێران و وڵاتانی کە ئەمریکا تیایدا بڕیاری یەکلاکەرەوە دەدات. لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز جیمز جفری، باڵیۆزی پێشووتری ئەمریکا لە عراق و تورکیا، هاوکات نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە ڤیرجینیاوە لەگەڵمانە. سپاس بەڕێز جفری کە لەگەڵ کوردستان 24 بەڕێزت ئەزمونت هەیە هەم لە ئیدارەی کۆماریەکان هەم دیموکراتەکان وەکو نوێنەرایەتی کردنت وەکو باڵیۆز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمێ بپرسم بە گۆڕینی ئیدارە لە ئەمریکا هیچ گۆڕانکاریەک لە سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتە ئاراوە؟ دەستپێکدا سپاس بۆ میوانتاریکردنم و سڵاو ڕێز بۆ تەواوی هاوڕێکان و هاوڵەکان لە کوردستان. پێم وایە سیاسەتە بچینەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەگۆڕن. گرنگە کە هاوکاری ئەو جۆرە هاوڵانە بکرێت، هاوڕانە بکرێت و لە مەترسەکان بپارێزرێن. دواتر بابەتی دیکان وەکو تیرۆریزم، وەکو گواستنەوە لانی ئابووری کەمە هەندێکیان پێدەن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوە هەیە. ئەمە بابەتگەلێکن کە لە ناوچەکەش گرنگیان هەیە. بەڵام وردەکاریەکان ڕەنگەشتی دیکەمان پێ بڵێن ئەوەی کە ڕوونە هارس سیاسەتەکانی لە بایدن نزیکن بە تەواوکاری ئەو کارە دەبێت و پێشم وایە زیاتر بەرگەگر دەبێت بۆ سیاسەتە بۆ بارودۆخی ئێران لەگەڵ ئێران زیاتر بەرگەگر دەبێت و نەرمتر دەبێت. بەڵام سەرۆک ترامپ بەدڵنیاییەوە هەمیشە وەکو کەسێک سەرچێشیکار وایە ڕەنگەمە پێ قبول نەکرێت ئەو دژی بوونی وەچم و جۆڵی ئێران بووە لە ناوچەکە و عێراق. زۆر باشە. بەڕێز جفری، ئەگەر باسی سووریا بکەین 11 ساڵە سیاست و هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە سووریا نەگۆڕاوە. بەڕێزت نوێنەری دۆناڵد ترامپ بووی بۆ کاروباری سووریا لە سەردەمی سەرۆکایەتی ترامپدا. پێتان وایە هیچ گۆڕانکاریەک بەنسبەت سووریاوە دێتە ئاراوە هەمان هەڵوێست و سیاست پەیڕۆ دەکات ئەمریکا لە ئیدارەی نوێیدا؟ خوازیارم کە گۆڕانکاریەکە بێت چکە زۆر سیاسەتێک هەیە کە سەرکەوتوو بووە. دەکرێت تۆ چاو بە پرسەکە دابخشێنیت و بیبینی بزانیت چیان ڕووداوە لە سووریا. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە ئەمریکا لە کۆتایەکانی ئیداری ئۆباما وەکو سیاسەتێکی فەرمی کاریان لەسەر ئەوە کرد بۆ ئەوەی پرۆژە بڕیاری 2015 ئەو کات بەوەی ئەو جەنگە نێوخۆیە کۆتایی پێبێت و هارمۆنی و پێکەوەی هەبێت، هاوکاری پەنابەران و ئاوارەکان بدرێت و شەڕی تیرۆر بکرێت. ئەوەی پەیوەندی بە ئێرانەوەی ئەمە بەو شێوێن نابێت. سیاسەتی دووەمیش پلانی دووەمە پلان بی ئەوەیە کە بەرکەوتنەکان کەم بکرێنەوە کە بەرێکەوتن و بزاوت و چموجۆڵی دژێکی سەربازی نەمێنێت بەتابەت هاوڵەکانمان لەوێ نەکرێنە ئامانچ لە ئەوانی لە سووریا بن کە شەڕی ڕژەم دەکەن واتە ئاگربەست هەبێت بۆ ئەوەی ئەساد لە ژێر فشار دابێت. ئەو سیاسەتەش سەرکەوتوو بووە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو توانراوە کە ئەسەد و ڕژێمەکەی لە دەرەوەی ئەو جەنگە بپارێزرێت لەو چێشمە و گرژەی لە نێوان ئیسرائیل و ئێرانیش هەیە. دەکرێت لە هێزەبریکارەکان هەژمار بکرێت بەڵام بەو شێوەیە نەبووە. باشە. ئەولەویەتی ئەمریکا لە سووریا بە تایبەتی ئەگەر باسی ڕۆژاوای کوردستانیش بکەین پارێزگاری بووە لەو گروپە کوردیانە یا پارێزگاری بووە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لەو ناوچەیە بەنسبەت ئێران، ڕووسیا، تورکیا بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و سووریا؟ ئەگەر تەماشای سیاسەتی تێکڕا و سیاسەتی تەواوەتی بکەین بەتابەت لە ئیدارەی ترامپ زیاتر سیاستێکی ناڕوون بووە بەراورد بە ئیدارەی بایدن. باوەڕیشم وایە هارس یاخود ترامپ هەندێک کێشیان بۆ دەمێنێتەوە کە بۆ ئەوەی چارەسەری بکە بەتابەت ئەو کێشەی کە هەن لە چوارچێوەی پرۆژە بڕیاری نەتەوەیەگرتوەکان، دووەمیش بۆ ئەوەی داعش بە تەواوی تێک بشێندرێت و سێمیش بۆ ئەوەی بتوانرێت هاوڵەکانمان هاوڕەکانمان بێز بهێڵدرێنەوە و چوارەمیش بۆ ئەوەی ئێران و هاوڵ و بریکارەکانی لە سوورە و ناوچەکە
بمێننەوە ئەمە ئەو سیاستانە دەبێت کە پێویستە کاری لەسەر بکرێت و لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و لە کار بکرێت ناکرێت سیاستێکی جیاواز هەبێت لە سووریا ئەوەی ئێمە دەیکەین پێویستە ڕێگە بۆ خەڵکە بدرێت ئامانجەکانیان بەدیبهێنن. زۆر باشە بەنسبەت مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عراق و سووریا بە تایبەتی ئایا پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا وەکو ئەوەی کە لە سەردەمی ئۆباما ڕوویدا یا ئەوەی کە لە سەردەمی ترەمپ لە 2010 لە سووریا ڕوویدا پێتان وایە چه گۆڕانکاریەکی بەسەردادێت ئێستا لە عراق باسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بە گشتی هاوپەیمانان دەکرێت؟ لە ڕووی پرنسیپەوە دەتوانین بگوترێت کە هێزەکان کە لە ژێر سایە فەرماندە سەربازەکان ماونێتەوە پاشە کشێکەش باس لەوە دەکرێت کە لە 2026 ڕوو بدات بەڵام ئێستا ڕوون نییە ئایا تەنیا لە ڕووی پرەنسیپیەوە ڕێکەوتن هەیە کە بکشێنرێنەوە لە نێوان ئەمریکا و عێراق بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە پێناچێت ئەوە ڕووبدات ئەوەی گرنگە بوونی سەربازیمان لە عێراق و لە باکووری سووریا بەردەوام بن و لە ڕۆژهەڵاتی باکوور ڕۆژهەڵاتیش بەردەوام بن چونکەمە بە جۆرە فشارێک دروست دەکات بەتابەتیش ئەگەر بێت و سەربازەکان لە عێراق بکشێنەوە فشار دروست دەبێت لە هەمان کات هەر پێشهاتێک و پێشهاتێک ترم پێچە هارز بۆ ئەوەی سەربازەکان لە سووریا بکشێنەوە هیچ لێکدانەوێکی لۆژیکی نابێت ئەمە بوونی ئەو سەربازانەوە دەکات داعش لە ژێر جڵەو بن و جۆرە هاوسەنجێک هەبێت لە نێوان عێراق و ئێران و تورکیا و ئەسەد لە سووریا و لە ناوچەکە بەگشتی تەنانەت ئوردن و ئیسرائیلیش سێم شتیش ئەوەیە ڕێگە نادات کە ئەسەد ڕژێمەکەی ئەسەد دەسەڵاتی فراوانتر ببێت واتە فشاری لەسەر دەمێنێتەوە کەواتە هیچ لۆژیکی نییە سەرۆکی داهاتووی ئەمریکا سەربازەکان بکشێنێتەوە پێم وایە دژاتێکی زۆری ئەو کشانەوەیە دەکرێت چونکە ئەو هەڵمەتە زۆر سەرکەوتوو بووە. باشە جنابی باڵیۆز بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە سیاسەتی گشتی ئەمریکا نەگۆڕە بەڵام سیاسەتەکانی ئێستای هاریس و هەروەها ترامپ لە یەکتر نزیکن ئەگەر کۆماریەکان یا دیموکراتەکان بێنە سەر ئیدارەی نوێی ئەمریکا ئەم گۆڕانکاریانەی کە بەگشتی جەنابت باست کرد لە ئەگەری هاتنە سەرکاری کامیان بە قازانجی ناوچەکەوە لە بەرژەوەندی ئەو کەسانە دەبێت کە چاویان لە سیاسەتی داهاتووی ئەمریکایە. تاو کاتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و کارە دەکات کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەنجامی داوە بەتابەت لە سووریا و عێراق و تەواوی هەرێمەکە فشار لەسەر ئێران بکات لە داعش هەڕەشەکانی دیکە بتوانرێت پەیوەندی باش لەگەڵ هاوڵەکانی بێڵێتەوە و هەوکات سەربازەکانیشی نەکشێنێتەوە ئەمە باش دەبێت بۆ ئەمریکا بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەوەروە بۆ خەڵکەشی ناوچەکە دەژین ئەگەر و ناتوانم پێشبینی بکەم بەڵام ئەگەر سەرۆک هێزەکان بەتابەت لە سووریا بکشێنێتەوە ئەمە کە ڕۆڵێکی گرنگیانەی لێم کاتەدا ئەمە خراپ دەبێت. میواتە بەرژەوەندی ئەمریکا لە مانەوەی هێزەکانیە لە عێراق و سووریا؟ بەدڵنیایەوە. بە چه هۆکارێک پێتان وایە دەبێت ئەمریکا لە عێراق بەتابەتیش لە سووریا؟ لە سووریا چونکە وا دەکات بە ڕاستە خۆی فشار لەسەر داعش هەبێت و بەردەوام بێت. سووریا کە ئێستا دەبینین بساوت لە عێراقیشێ لە هەردوو وڵاتەکە هاوڵیەکی باشە هاریکاریی باشە بۆ هاوڕێکانمان بۆ هێزە دموکراتەکان و بۆ پێشمەرگا و هێزەکانی دژە تیرۆر لە عێراق هەروەها سەرڕایەوەش بوونی ئەو سەربازانە وا دەکات ئەمریکا هەندێک بارستایی و قورسایی هەبێت لە بەرامبەر ئێران و هەژمونی ئێران لە عێراق و ئێران. باشە پێتان وایە ئەم شەڕانەی کە ئێستا لە ناوچەکە بەردەوامە ئەوەی رووسیا و ئۆکرانیا بەجیا ئەوەی کە ئێستا لە ئیسرائیل لوبنان و هەروەها لە غەزە و بەشێک بڵین لە عێراق و ئێرانیش ئێستا تێوە گلاون لەو شەڕە چ کاریگەریەکیان لەسەر هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا دەبێت سەرۆکی نوێی ئەمریکا چۆن دەدانێت ئیدارە ئێمە بکات ترەمپ دەڵێت هاریس ئەم شەڕە بێ کۆتایانی دەست پێ کردووە هاریس ئەڵێت کە ترەمپ هەڕەشەیە بۆ سەر دیموکراسی ئەمە کۆتایی پێدەهێنرێت؟
ئەمریکا هیچ شتێک لەم جنگانەی دەست پێ نەکردو با لەوەدا ڕوون بی بەڵام ئەو ڕوبەڕووبوونەوە ئەو کاتە دەستی پێکرد کە حزب الله لەلایەن ئێرانەوە هاوکاری دەکرێت و دواتر حەماس تێوە دەگلێت هێرشیان دەست پێ کرد بۆ سەر ئیسرائیل دواتر جەنگەکەەوە وای هاتەوە ئێستا دەبینین جۆرە جەنگێکی وەرگریە کە ئیسرائیل ئەنجامی دەدات ئەمریکا پاڵپشتی دەکات ئەمە لە بەرژەوەندی خەڵکی سووریا و عێراقیشە چونکە ئێران ئامانجی ئەوەیە ئەو وڵاتانە بە کۆی لێ بکات بیا خاتەشە ڕچێف و جڵەوی خۆیەوە لە عێراق سووریا و ناوچەکە. بەڵێ وەڕێز جیمز جفری باڵیۆزی پێشووتری ئەمریکا لە عێراق و تورکیا و نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا و هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش سپاس لە ڤیرجینیاوە لەگەڵ کوردستان 24 بووی.